بڕیارێک دەرچۆ لەلایەن وەزارەتی ناوخۆ تایبەت بە تۆمارکردنی تەکسی نوێ لە هەرێمی کوردستاندا کە چەندین جۆری تەکسی تێدایە، بەڵام ئەم بڕیارە ناڕوونیەشی تایە لە لای شۆفێران و هەندێکیان گلەییان هەیە و هەندێکیشان لەگەڵ بڕیارەکەدان. من زانیاری زیاتر لە میوانەکەم عەقید بەختیار بەڕێوەبەری ڕاگەیاندنی هاتشۆی سلێمانی سڵاو لەبێ کاک بەختیار. ئەم بڕیارە چییە؟ خۆی لە چی ئەبینێتەوە؟ گرفتەکانی چین؟ بڕیاری ژمارە سێی ساڵی 2025 وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەستە بە پرسی تەکسی. تا ساڵی 2014 پرۆسەی بە تەکسیکردن هەبوو لە ناو هەرێمی کوردستاندا، لە دوای ئەوانێ ئیتر ئۆتۆمبیلی تەکسی بوونی نەبووە، واتە ڕێنەدراوە ئۆتۆمبیلی تر بکرێ بە تەکسی. لە ئێستادا بۆ ئەوی من پوختی بکەمەوە بۆ بینەری بەڕێز، ئەم بڕیارە یەک ئارەزوومەندانەیە بۆ ئەوەی هیچ جۆرە دڵەڕاوکیەک دروست نەبێەوە خەڵک بە پەلەپەل ماڵی خۆی تاڵان فرۆشکامە بەسم ئۆتۆمبیلەکەیەتی و ببێتەمای ئەوەی کە نرخدا ببەزێ. بڕیارەکە ئارەزوومەندانی ئەو شۆفێری کە بڕیارەکەی بۆ ئەو گونجاو نییە یان لە ئێستادا لە ڕووی دارەوە ئەتوانێت دوای بخا بۆ کاتێکی تریان هەرجێ بەجێ نەکا. ئەم بڕیارەش بۆی کە قۆڕخکاری تیانەکرێ، وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان شۆفێری کردە خاوەن قەرار لەناو ئەم بڕیارەدا لەوەی کە چ جۆرە ئۆتۆمبیلێک هەڵبژێرێت. لە ڕابردوودا لە ناو کوردستاندا ئێمەمان بینیوە کاتێک کە پرۆژەی تەکسی کوردستان هەبوو دوو جۆر ئۆتۆمبیل زیاتر تەرخان کرابوو، ینی من شۆفێر ئەیانوت یان سەنی یان بۆ نمونە کرۆلا. لە ئێستادا بۆ ئۆتۆمبیلی بانزین 89 جۆر ئۆتۆمبیلی بانزین واتە براند و جۆری مۆدیل و ناوی ئۆتۆمبیل شۆفێر سربەستە کامیان هەڵبژێرێت، بۆی هیچ کۆمپانیایەک نەتوانێت ئەم بڕیاری وەزارەتی ناوخۆیە قۆڕخکە و قانزاجێکی زۆر و نرخێکی زۆر بخاتە سەر ئۆتۆمبیلەکە و ببێتەمای ئەوەی کە جۆرێک لە منافەسە دروست بێ کێ نرخی کەمتر دابنێ کڕیار واتە شۆفێر ڕووکاتەوە بۆ ئۆتۆمبیلی تەواو کارەبایی و هایبرد 74 جۆر ئۆتۆمبیل دانراوە شۆفێر سربەست و ئازادە چ جۆرێک هەڵبژێرێ. هەڵبەتە بڕیارە وا دەکات کە ئۆتۆمبیلێکی نوێتر ئاسوودەتر بۆ سەرنشین دروستکە، شۆفێرەکە ڕزگاری دەبێت لە مەبەسم لە ئۆتۆمبیلی کارەبایی و هایبرێدە کە ڕزگاری دەبێت لە کوالێتی بانزینی خراپ، سەری بانزین و بێگومان واژ دەکا کە جۆرێک لە ئابوووریەکی زیاتر بۆ ئەو دروست دەکات، چکە بانزینێکی کەمتر هەمووان دەزانین دروست دەکا. ئەم بڕیارە بەگشتی ئەکرێ بڵێم کرۆک و ناوەرۆکەکەی ئاوایە زیاتری سێ مۆدیلی کۆتایی 2023 24 25 دەگرێتەوانێ. وەکو ئاماژەشم پێکرد بڕیارەکە ئارەزوومەندانەیە، هیچ زۆرم لێکی تێدانیە، سەقفێکی زەمەنی دیاری نەکراوە بۆ نمونە لە ماوەی ساڵێک ئەوەی نەیگۆڕێت ئۆتۆمبیلەکەی ڕێی پێ نادرێت کاری تەکسی بکە. هەروەها ئەم بڕیارەش سروشتی وایە کە ژمارەی تەکسی لە کوردستان زیاناکە، واتە وا ناکات کە ئەوەی کە بازاڕێکی کەمتر ببێ بۆ شۆفێری تەکسی و جۆرێک لە زیادبوونێکی نادروست لە ژماری تەکسی دروست بێ. وتە ژمارەی تەکسیەکان زیان ناکات، ئەمە چۆنایی ئەم ڕێکاریان؟ کاتێک کە تۆ ئۆتۆمبیلێکت پێ تەکسیە بۆ ئەوەی ئۆتۆمبیلێکی تر بکەی بە تەکسی دەبێت ئەو ئۆتۆمبیلی تر یان بیمرێنی یان ئەگەر لە پشکنین دەرنەچوو مەرجی توندوتۆڵیتیانە بێ سربەست و ئازادی لەوەی کە ببوورە ئەو کە دەرنەچێ ئەو ئۆتۆمبیلە تەرقینقەی دەکرێت واتە دەمرێت یاخود ئەتوانی بە پارچەش بیفرۆشی. دواتر بامەشم لەبیر نەچێ وەکو ئۆڤەرێک بۆ ئەو لەنا ئەم بڕیارەدا ژمارەکە بێ بەرامبەر دەبێ بۆ شۆفێری تەکسیەکە و ئەو ژمارەیەشی کە دەیدا لە ئۆتۆمبیلێکی تایبەت واتە ئۆتۆمبیلەکەی کە دەیکا بە تایبەت سربەست لەوەی کە ڕەنگی بگۆڕێت جگە لە ڕەنگی تەکسی کوردستان کە ڕوون و ئاشکرایە 4Q0 کۆدی بۆ یاخەکە ئەویشان جارێکی تر ژمارەکە بێ بەرامبەر دەبێت کاتە لەو ڕۆژدا شۆفێر یاخود ئەو شۆفێری تەکسی سوودمەند دەبێت چکە هەمووان دەزانین بڕی پارەی ڕقم خۆ بە خۆڕایی نییە. ئەمە بۆ ئۆتۆمبیلی کارەبایی بۆ هەمووی بۆ ئۆتۆمبیلی تەواو کارەبایی نەخێر ئەوە پرۆسەیەکی ترە، بەڵام ئێمە باسی ئۆتۆمبیلی تەکسی دەکەین لەمەیە هەمووی بێ بەرامبەر دەبێت ژمارەکانی بانزین بێ یان هایبرد یان تاو کارەبای بێ کولەن ڕسوماتی تۆمارکردنی ڕقەمەکەی بێ بەرامبەرەوە بە دیاریە بۆ شۆفێری تەکسیەکە. ئەو ئۆتۆمبیلە تایبەتانە ئەبێ ڕەنگەکەی بگۆڕێت ڕەنگی ئۆتۆمبیلی تەکسی کوردستانیەکە نەبێ دەکاتێتەوە بە تایبەت تەکسیر کاتێک کە تۆ ئۆتۆمبیلەکەت لە تەکسیەوە دەکەیتە تایبەت نابێ ڕەنگی ئۆتۆمبیلی تەکسی بێ
مەرجەکە وایە چکە ئیتر بە تاکید ئۆتۆمبیلی تایبەت دەبێت ڕەنگێکی تایبەت لەبەرەوە تۆ لەنا هەموو ڕەنگەکانە سەربەست و ئازادی سپیە ڕەشە قاوایی هەر جۆرە ڕەنگی تر جگە لە ڕەنگی تەکسی کوردستان کە کۆدەکەی 4Q0. سەدەسی پێ کردووە خەڵە هاوڵاتیان هاتوون بۆلاتان بۆ مامەڵەکردن بەڵێ لە پارێزگاکانی تر لە پارێزگای هەولێر دوێنێ چەند ئۆتۆمبیلێک بە تەواوەتی مامەڵەکەی تەواو بووە لە هاتوچۆی سلێمانی من دوێنێ پرسیارم کردووە ئۆتۆمبیل هەیە هاتووەتە سەرەوەی کە گەشتووەتە پلێتەکە وەربگرێت تا ڕقەمەکە وەربگرێ و ممکن ئەمڕۆ مامەڵەکەی تەواوێ بە دڵنیایەوە. تا پرسیارم ئۆتۆمبیلی بەرزیشی تایە لەم بابەتەیە بۆ ئەمەیان چۆنە ڕێکارەکانی هەر بە هەمان شێوەی قەمەرەکانە بە هەمان شێوەیە لە دنیاشدا ئەم جۆرە ئۆتۆمبیلانە ئەکرێن بە تەکسی هیچ گرفتێکی تیانی خۆ هەر هەمان قەبارەی بزوێنەرەوە هەمان شتە بەڵام مریحترە ڕەنگە بۆ سەرنشین زیاتر مرتاحتەبێ بۆ سەفەری دەروی شاری پێ بکە یان لە هێڵی ناوشار کاری پێ بکە. بەڵام ئەگەر ئۆتۆمبیلەکە گران بێک ئەو کەسەی کە کردوێتی بە تەکسی قۆڕخکاری لە نرخڕوونە ئەو قۆرەخکاریە هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوانێ کە پەلەپەلێک لە ناو خەڵکا دروست بووە کە هیچ مبڕێک نییە ئەم پەلەیە دروست بێ هەر شتێک لە دنیادا بتێ بە پەلەبیکەی بە پارە نرخیدا ئەوەزێ لە خوار نرخی بازار دەفرۆژێ لەبەرەوە چی پێویستەکە پەلەپەل بگرێ دواتر ئەگەر تۆ بەتەمانیت ئۆتۆمبیلەکەت تەواتە تەکسەکەت بگۆڕی سربەستی کە زۆرت لێ ناکەوە ئەم بڕیارە هیچ زۆرملێکی تێدا نییە. باز بۆ عقید بەختیار محەممەد بەرپرسی ڕاگەاندن لا چوو سیمای بەڵێ ئەوەی کە جۆویستی بوون ئەو ڕێکارانن بۆ تەکسیە نوێەکان کە لە لایەن وەزارەتی ناوخۆوە دەرچووە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەن پەلە نەکەن لەم بابەت.